سڵاتان لێ بێم کاتتان باش بەنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لە کەمتر لە ماوەی 4 مانگدا سەرۆکی حکوومەت ئێرەم دووجار سەردانی پارێزگای هەڵەبجە دەکات لە سەردانی یەکەمدا سەرۆکی حکوومەت بەردی بناغی پرۆژەیەکی گرنگی داناکە پرۆژەی پردی توەقوت بوو کە یەکێک بوو لە پرۆژە ناوعەکان بۆ پارێزگا و خەڵکی هەڵەبجە کە بە تەواوبوونی هەڵەبجە دەبێتە ڕێڕەوەیەکی بازرگانی گرنگ لە ناوچەکەدا لە سەردانی دووەمدا کە دانانی بەردی بناغی سایل بوو بە هەمان شێوە وەکو شارەزانی ئابووری و بەڕێبەری کشتتوکاڵی هەڵەبجەش ئاماژەی بۆ کردووە کە کردنەوەی سایلۆکە و دانانی بەردی بناغەکەی گرنگە بۆ بابەتی لایەنی کشتتوکاڵ لە سنوورەکە کە دەبێتە زیاتر برەودان بە کەرتی کشتتوکاڵ لەو سنوورە من دەمەوێت کە باسی ئەو کەم ئەم سەردانی سەرۆکی حکوومەت بە نەتیجە چه گرنگێکی دەبێت بۆ سنوورەکە بۆ دۆخ و گوزەران و ژیانی هاوڵاتیان بۆ ئەم بەرنامەیە پێم خۆش بوو لە نزیکەوە بە شێوەیەکی ورد باسی ئەم بابەتە بکەم بۆ ئەمەش میوانداری بەڕێز کاک خدر کەریم سەرۆکی پێشووی شارەوانی هەڵەبجەم کردو و یەکێک لە کەسایەتە دیارەکانی سنوورەکە حەزەکەم نەزاری خۆیەوە تاوتی بابەتەکەی لەگەڵتا بکەم کاک خدر سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر بیت. سپاس بۆ ئێوەش. حتمما هەفتەی ڕابردوو جەنابی سەرۆکی حکوومەت بە سەردانێک کە کەمتر لە ماوەی 4 مانگ دووجار دەچێتە پارێزگای هەڵەبجە. پێم خۆشەوەکو کەسایەتێکی سنووری هەڵەبجەوە هەم بۆ خۆشت پێشووتر سەرۆکی پێشووی شارەوانی هەڵەبجە بوویت. ئەهمیێت و گرنگی ئەم سەردانە خۆی لە چیا بینێتەوە؟ دیارە جاری کە بگەڕێنە سەر باسی هەڵەبجە خۆمان نەزانین کە هەڵەبجە سمبۆڵی قوربانیدان و مەزڵومەتی خەڵکی کوردستانە بە هەموو شێوەیەک. باش. ئەوە سەردانی جەنابی سەرۆکی حکوومەت لەم زروفە و لەم بارودۆخەدا بۆ هەڵەبجە لە دوودەرە جگەرەوەی ئەرکێکی بەڕاستی سەرشانی خۆیەتی و دەستخۆش بەڵام لەگەڵەوەشە دیارە بەڵێن بردنەسەر و گرنگی پێدانە ئانی تەنها قسە و بەڵێن نیانی ئەوەی کەوتێتی جێبەجێ بکەرەوە هەروە لە نزیکەوە سەردانی خەڵکی هەڵەبجە تێکەڵا بوون لە خەڵکی هەڵەبجە گوێکردن لە خەڵکی هەڵەبجە ئەمە دیسان وەفایەکی تری جەنابی سەرۆکی حکوومەتە و هەروەها هەنگاوەکانی کابینەی نوێیە سەرڕێ تاوکردنی کە ئەو گرفتانی کە لە کابینەکانی پشتر ئایا بۆ هەروە کارێک تاوا نەکراون ئەم بەرەو تاواکردنیانە چێ و هەروها لەگەڵەوەشە شتی تازش ئەباتە پرۆژەی تازەش ئەبا لەگەڵ خۆیان یەکێ لە وکوتم بەسەرکردن بۆ خۆی کارگەرێکی زۆر گرنگیەیە لە ڕووی دەرونیەوە خەڵکی هەڵەبجە پێزانیەکە بۆ خەڵکی هەڵەبجە ینی ئەمانە هەمووی شانازی پێوەکەن جگەلەوەش ئەم تەنها ئەوە نییە بچێ قسە و بەڵێن بێ نەخێ کردار و ڕەفتارە بەیەکەوە کاتە کاک خدر دەتوانین بڵێین سەردانەکەی سەرۆکی حکوومەت لە ماوەی کەمتر لەم 4 مانگە دووجار دەچێتەم پارێزگایە ئەمە سەلمێنەری ئەو بوو کە دروشمەکان بە فعلی لە کابینەی نوێم کرا بە ئەبری واقع بەدڵ نیایانی مە باسەکەمش ئەو ینی تۆ دانانی بەردی بناغە زۆر ئاسانە توانین لە ڕۆژەکە چەند بەردی بناغەیە دانی بەڵام بەجێهێنانی بەڵێن ئاسان نییە یەکێ لە گرنگیەکانی و پێشتیش ئابژە پێکردەوە ئەمە دایانانێکی تازەیە تازەگەریەکە تۆ لەگەڵ دەست پێکە بەردی بناغەدانی دەست بە پرۆژە بکەی بەڕاستی ئەمە جێگای خۆشحاڵی و جێگای دەستخۆشیە بەڕاستیکە دیارە حکوومەت هێرم ئەگە گرنگی بەم بابەتەنەدا بە تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەت هێرم خودی خۆی گرنگی بەمەنەدا بەو شێوێ بەو خێرایی بۆ بڵێنانەوە بە ئاسانی جێبەجێ نابن. ئەم پەیامە و بەدەمەوە هاتنی سەرۆکی حکوومەت بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان لەلایەن ئەوانەوە چۆن پێشوازی دەکرا وەکو چیت بینی ینی بەدەمەوە هاتنی ئەوان بووم بۆ بڕیارەکانی حکوومەت بۆ پرۆژەکانی حکوومەت بۆ چوونی کاک مەسعود بۆ هەڵەبجە ڕاستەوخۆ چۆن پێشوازی دەمەکرا ینی ئەوەی نەی من ئاگادارم بەڕاستی زۆر پێشوازی گەرم مەرجێ چەند کەس چۆن باش ینی ڕێزم بۆ هەموو خەڵکی هەڵەبجە هەموو کەسی باش و هەموو کەسی دڵسۆز و ئەگەر لە سەدش بەو سەردانە نەزانن لە سەدانەوەیان لە 85 زیاتر ئەزان کە ینی ڕازین بۆ بڵێنەوە خۆشحاڵم بەو سەردانە جەنابی سەرۆکی حکوومەت بەڵام خۆشتان لە هەنێ مەراسیم و تایبەتی هەموو کەس ناتوانێت کردەوە و ئەوانش کە سەردانەکە بەڕاستی بە دڵ و ینی بە خۆشحاڵیەوە چون بۆ پێشوازی کە ئەمە پەیامێکی پێشکەوتنی بۆ هەڵەبجە پێ پەیامێکی جێبەجێکردنی پرۆژەکانی هەڵەبجە پێ پەیامی بەڕاستی ڕاستگۆیی و پەیامی و پێدانی خەڵکی هەڵەبجە و پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ خەڵکی هەڵەبجە پێەیە بۆ هەڵەبجەکان و هەڵەبجەکان هەموو بەمەیەزانن. ئەی دەنگدانەوەی سەردانەکە لەناو عامی خەڵکا چۆن بوو مەبەستم شەقام و خەڵکی هەڵەبجە خۆیەتی ینی چۆن لە گرنگی ئەم سەردانە دەڕوانن ینی پیان وایە ئەو چەق بەستوی کە هەڵەبجەی تێدا بۆ لە ماوەکانی ڕابردوو بە هاتنی سەرۆکی حکوومەت و ئەم بڕیارانەی کە جێبەجێ دەکات لە سنوورەکە
شتێک نامێنێ بە ناوی پراوێستخستنی شارەکە؟ وی بەدڵنای ئەمە پێشەوە وەڵامی ئەودەمە ئێمە هەنێک گلەی و گازدەی هەموو کەس هەرچی بکە ئەو کەسان هەرگلیان هەیە باش ئەوە نابێتە پێوە بۆ خەڵکی هەڵەبجە بەڵام دەنگدانەوەکەی لەناو خەڵکی هەڵەبجە ئەوەنەکەی بزانم دەنگناوەنجی زۆر باشە و جێگای ئومێد ئینسان کە ئومێد پیاکردن بەڕاستی گاڵتە نییە چونکو خۆت ئاماژەت بکرد جەنابەت باسی دروشم کرد ئەم بە دروشمەوە نەچۆ بەدەستی پڕەوەچەوە بۆ خزمەت و ڕاستەوە خۆ چۆتە ناو خەڵکەکە ناو گوێی لە خەڵک گرتووە ئەگەر حتا گلەی بێت دەستخۆشیانی ئەوەی پێم وا بێت داواکاری و گلەیش کراوەش گوێی لە هەرهامی گرتووە ئەمە بخۆی بۆخۆی بەڕاستی پەیامیی ڕاستگویانە و دڵسۆزانەی و خەڵکی هەڵەبجە ئەگەر ئەوەی من بیست پێێتمەوە ئەگەدار بم بەڕاستی بۆ بە دەنگۆ لە ناو هەڵکە باڵە ڕاستە ئەمە ئەوە تا سەرۆکی حکوومەت ڕاستەوە خۆ لەگەڵ پرۆژە و لە بە بەرنامەوە سەردانی کردین ئەمە جێگای ئومێدە بۆ ڕەنگە یەکێک لە مەهام و ئامانجەگرنگەکانی ئەم سەردانە ئەوە بوو کە خودی کاک مەسرور لە نزیکەوە بە دۆداچوونی بۆ جێبەجێکردنی خاڵەکانی سەردانی یەکەم کرد کە خۆشببختانە پارێزگاری هەڵەبجە دەڵێت لە کۆی نەوخاڵی کە پێشەشی کاک مەسرورمان کردووە هەمووی جێبەجێ کراوە ئەگەر 20 خاڵیش وایە سەرۆکی حکوومەت ئامادە بوو جێبەجێ کات کەواتە ئەم نیەتە تەواو نیەتێکی جددیە کە سەرۆکی حکوومەت بۆ بابەتەکە هەیەی بەدەر لەمە ئێستا وەکو هەڵەبجەیەک پێ دوای هەڵەبجە پێویستی بە چیە دەبێت چی بۆ بکرێت؟ دیارە لەبەرەوەی زۆر بە ئومێدم بە و بڕیارانەی جەنابەی سەرۆکی حکوومەت باش نەک من زۆربەی خەڵکیش ئەمە ئەچەند لێرە لێ خەڵک هەنێ باسی بانگەشەی هەڵبژارد بەڵام پێچەوانەکەی وایە چونکو ئەمە پەیوەندی باڵژاردنەوە نییە و پەیوەندی ئەگەر باڵژاردنەوە ئەتوانین چەند بەردەدانم گەڕێتەوە ئەوەی کە پێویستە بۆ هەڵەبجە بکرێت وەکو جەنابی پارێزگار ئاماژەی پێ کردەوە چەند شتی کەیان شت زۆرە لە هەڵەبجە کە ئامادەکاریشی بۆ کراوە کە ئەکرێ بکرێن وە کاتی خۆشی ئەمە من دیزاری کردەوەی لە بردو لە ئیداری هەڵەبجەکەم لە پارێزگار و هەموو بەرپرسەکان هەڵبجە ئەمە لە ژاتی هەڵسەر ناکەم بەڵام کاتی خۆی ئەمە زۆر ئامادەکاریمان کردو بۆ زۆر شت لەوانە فراوانکردنی ناو بازار کە کاتی خۆی خەمڵاتنیشی بۆکراوە کڕینەوەی قەیسەری حایم بەگۆک و سنتەرێکی بازرگانی کۆنی هەڵەبجەکە یەکەم سنتەر یەکەم بازار بۆ تەواوکردنی بەنداوی گوڵان تەواوکردنی پارکی گوڵان تەواوکردنی ماسەرپلان کە هەموو بە بەرنمەیەکی بۆ دروستکردنی دادەیەکی بازنەی بە دەور هەڵەبجەکە درێژەکە 17 کیلۆمەترە چەندین پرۆژێترەیە خۆماڵەکردنی ئەو ژێرزەمینانەی ئەو خانوانێک کە زۆرترین شەیدی تیا بۆ کە ژمارەیان 28 خان و بۆ کاتی خۆی خەمڵاندنەوە بۆکرد بەداخەوە هەندێکیان لە ناو چونەچەند مافی خۆشیان زۆر چاوەڕێ ئێمەیان کردیان بکرێنەوە کوشارەوانی بۆی بەڕاستی ئەمە بکرێت بە دۆکۆمنت نەک مۆنۆمنت من پاش چەند ساڵێکی تر کە باز لە مەزڵومیەت و شەیدانی هەڵەبجەکەی کوێن ئەو شوێنانێت گەواهەیەکە بڵێن دۆکۆمنتێکێتەوە کە شەر ژێرزەمینەکە یا خانەکە بۆ ئەمە 200 شەیدیتیا بۆ لەم بستەخانکە لەم بستەخانە لەم چەند مەترە ئەوەنە شەیدیتیا بۆ ئەوانە ئێسان بەڕاستی یارێک کڕێنەوەی ئەو ژێرزەمینانە ڕاستی مۆنۆمێت هەیە لە هەڵەبجە ئەوە جێگای شانەجێ و خۆش ئەتوانێت پەیامێت تا ڕادێ بەڵام نابێتە دۆکۆمنتێکی فەرمی کە چەند ساڵێکی کە ئەمە تەجرومانەیە لەگەڵ وڵاتانە بۆ نمونێ ڕشیمان ناکازاکی ئەمەرزەبەتێ چەند شار ئەو شتانیان پاراست خدر لە کۆی ئەو پرۆژانەی کە باست کرد لە سەردەمی ئیداری پێشوو چەندی لێ جێبەجێ کرا ئەوانەیە کە ئێستا باسیەکەم کاتی خۆی هەموو ناڵێم هەموو دەرس بۆیە باسییانەکەیان نەکراون بۆ نەکرا خۆ ڕەنگە بەشێکم پرۆژانە تێچووی پرۆژەکە ئەوەندە نەبوو بێت ڕەنگە بە پارێکی کەم بەشێکم پرۆژانە جێبەجێ بکرایە جارە فراوانکردن ناوشار هەنێ دەستی تێکەوت بەڕاستی لە نرخاندن و لەشتا تاوایات شەڕی داعش و قەیرانی دارایی بەسەرات دیارە گۆڕانکاری مەسەلە سەدی گوڵان ئەو کاتە بەندای گوڵان بە هەمان شێوە شەڕی داعش و بەسەر دەهات پارتی گوڵام سیاز و بیر و هەموو شتەکانی تەواو بوو زۆر شتی تر لە پرۆژەکان هەتا خەمڵاندنی تەوا بڵێن دەرخستەی ئەوەی کە پێست بە ئیستیملاک بکرێ خۆماڵە بکرێ خەمڵاندی بۆ کراوە ئەوشی بکرێ بە پرۆژە هەمووی دەرخستەی تایبەتی بکراوە ئامادەیە ئەتوانم بڵێم ئەگەر قۆناغ ئەم پرۆژان جێبەجێکەن ڕاستە بودجێ بەڵام ئەرگ نییە ئەتوانێت جێبەجێ بکرێت و چەند شتێکی تری لە کاتی خۆ ئەتوانێت باز بکرێ و جێبەجێ بکرێت مانە جێبەجێ بکرێت بە بۆ چۆنی من هەڵەبجە قۆناقی زۆر گەورە بڕێ چون بەڕاستی وتمان هەڵەبجە مەزڵومێتە بۆ قوربانیدان بەستا ئیسە نەبوو بە سمبۆڵ بۆ جوانی بەڕاستی بەمانە ئەگەر نەژبێ سمبۆڵ جوانی قۆناقی گەورە بڕێ کاخدر ئەوەندەی ئاگادار بی ئەم پرۆژە کۆنانەی کە وەستاون لە کاتی خۆیان جێبەجێ نەکراون
لە سەردانەکە جارێ سەرۆکی حکوومەت پاکێجێکی تایبەت هەبوو بۆ ئەوەی کە دووبارە پرۆژان نەسەپی بخرێنەوە ئەوەندەی ئاگادار بیت یان کارنامەکەی دەستەپڕەکەی سەرۆکی حکوومەت بۆ هەڵەبجە چی تێدا بوو؟ بەدا من بەڕاستی ئەوەی کە لە هەواڵ جێم لێ بۆ یان لە خەڵکی دیسم باش لە هەوڵاتیان هەڵدە بە شانازەوە بە شێوەی گشتی ئەوە خۆشحاڵم ئەوە جێگا دڵخۆشیە بەڵام ئەمانەی کە من ئێڵم لەو باوەڕانیم هیچی پێشکەش بە جەنابی سەر لەو وەڕەمە ئاگایشی نەک ئاگای لێ نەبێ بەڵام کە بێ پێی بوترێ بەڕاستی ئەوە ئیشی ئیدارێ و دیسانجای کە مەبەستمەوە نەخوا نەخواسە بە ئیداری هەڵەبجەی ساوڵم ئابێ ئاگان لەوانەیە ئەم شتانە لە بەردەستانە بێ ئەمانە کاتی خۆی من بۆیە ئەیزانم کاتی خۆی کار ئاسانی ماوەکڵ ئەوەی کە شتێکی تری گرنگتریش بینم کەەوە پردی تەنگی سەی محەممەد لەوانەیە چەند جار گوێتان لێ بوو بێ هەتا ئیشمان لەسەر کرد جادەکەشمان بۆ چا کرد پردەکە تاوا نەکات وەم پردە مێژوەیەکی کۆنێ لە 1940 لە سەرمی پاشایەتە فەرمانی دروستکردنی پردی تەنگی سەی محەممەد لە بەرە شتی حدودی بۆ جێبەجێ نەکراوە ئێمە کاتی خۆی لە 2023 لە 2001 25 میلیۆن دلار بۆ پردی تۆقت و پردی تەنگی سەی محەممەد دەرچوو بەرحاڵە و کاتە نازانم گۆڕانکاری چورودا ئیشەکە نەکە هەتان ئێمە جادی تەنگی سەی محەممەد هەتا ئاگاتە پردەکە لە مەرۆ بەرنامەوە بۆ پێش تەواوکردنی پرۆژی ئاوی سیروان بەڵۆزە پردەکە بکرێ بەڵام بەداخەوە نەکرا ئێستا لەوانەیە هاوڵاتیەک سەریان بەرنامەیە کە پرسیاری ئەوەی بۆ دروست ببێت ینی بڵێت بۆ لە سەردەمی کاکخدر ئەم پرۆژە باشانە بۆ هەڵەبجە نەکرا یان لایانی کەم پرۆژەیەکی نەوعی کە تاکو ئێستا جێگەی شانازی خۆت بێت و هی هەڵەبجەیەکان بێت چییە لەو سنوورەکە کرا بێت؟ دیارە من لە بەرنمەیەکی لە کەناڵێکی بەڕێزی تریش قسەم کرد لەسەر ئەم بابەتە لەوانەیە هەڵەبجەیەکان هەمان پرسیاری جەناب بکەن تۆ خۆت لێ نەبووی بەڵام خۆم ئامادەکاریم بۆ کرد بۆ لەوانە بەشێکی خەڵکی زۆر بزان کێشەکان چی بوون کە هۆکارەکان چی بوون ئەوەی کە من شانازی پێ بکەم کە زۆر ئەمانەی کەیسە باسم کرد کە ئامادە باشی بکراوە ئەوەی کە چوو بێتە بواری جێبەجێکردن هەموو دابینکردنی زەی بۆ هەموو نەخۆشخانەکان و بە تایبەتی نەخۆشخانەی مناڵبوون و ژنان و مناڵبوون کە بەڕاستی ئەگەر ئەوە حەزەکەم هەموو هەڵەبجەی گوێ لێ بۆ ئەژزانم ئەگەر من نەبوومە ئەو خەسخانەی لە سەماوە ئەکرا نەگەل هەڵەبجە کە لەسەر بۆجێی ژاپۆم کرا لە هەڵەبجە خەسەخانەی بەرکەوتانی چەکیمایتر نادە تا چەند ئیسفادی لێکرابێ زانکۆ دابینکردنی زەوی بۆ هەر هەم ئەو فەرمانگە بەڕێوەبەراتەنی کە ئێستا فەرمانگەکانیان بەڕێوەبەراتێک شتەکانی تەیە ئەگەر من نەبوومایە ئەنیکە ئەگەر من دەمایە بەسەکە منە ئەوانش کە هاوکارم بوون بەڕاستی کەس بەتەنای چی پێ ناکرێت ئەوە بە بێژدانانە نەکەم لەوە مەسەلە کەسانێکە بۆ ڕێزم بۆیانەوەیە لەو کاتە گاڵتەیان بۆ هات کە ئەچنەوە لە هەڵەبجەیشیانەگەن ئێستا لێ خۆیان بە پێشەنگدان بەڕێوەبەرە فەرمانگەی ئەوەداکردنەوەی هەڵەبجە من بردمەوە هەڵەبجەکردنەوە چون گوەسترا بۆ شوێنێکە نەکرا چون کەس ئامادەنەوە بچێت بێ بە مدیر لە هەڵەبجە هەتا بە مدیری کەس ئامادەنەوە بچێت زرفەکە من چون ئێستا خۆشبەختانە دوو بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگەبانە بەڕێوەبەرەتی گشتی ئاوەدانکردنەوەیە هەوڵدان بۆ جێبەجێکردنی ماستەرپلان ئێستا ئامادەیەتەنە ئەوماوە تەندەر بکرێ و چەندێک تەندەرکرا سەری ڕاتەگرم ببوورە نەبوونی ئەم ماستەرپلانە تا چەند هۆکار بوو بۆ ئەوی کە بۆ نمونە هەڵەبجە گەشەنەکە یانی کەم بەم چەقبەستی و بەم قاڵبەی ئێستا بمێنێتەوە خۆی ڕاستەیەکو ماسەرپلان باڵێن هەوێی هەر شارێکە دڵی هەر شوێنێکە چونکە ماسەرپلان نەبوو نازانی شتەکان جێبەجێکە چونکە لە ماسەرپلانە شوێنەکان دیاریکراوە بێ بەپێی ماسەرپلان توانی فراوانکردن بکەی بۆ ماوەی چەند ساڵێک نەک بە خێرایی بەڕاستی نەبوونی ماسران بەشێکە لە وێرانی ناڵم وێرانی بەڵام بەشێکە لەوەی کە تۆ بە بەرچاوڕوونی ئەو شتە گەرسبێنێ پرۆژێکی ژێرزەمینت بێ بۆ نمونەکە مێسە قیتارمان نییە یان میترۆمان نییە تۆ گەر ماسەرپلان نەبێت لە ماسەرپلانە ئەوە دیارینەکەی سبێنی بە شارەکە بڕخێنی چۆن شتێکی وا دروستەکە یا چۆن زادەیە فراوانەکە ڕەنگە دیاریکردنی سنووری جوگرافی شارەکە شەر بۆ خۆی خاڵکی گرنگ بێ بۆ بابەتی بە پارێزگابوون لەلایەن حکوومەتی عێراقەوە بەڵێ تاوان خۆ جارێکە بێت سەر باسی پارێزگا ئەبێ سنوورێکی دیاریکراوی بێ نەکات سنوورێکی دیاریکراوی سەرجەم پارێزگاکە هەمووی بە گوند و ناحێ و قەزاکانەوە ینی بێت سنووری دیاریکراوی پارێزگاکە خودی لە سنتەرەوە بۆ دەوری پارێزگا ئابێ کەمە لە ماسەرپلانە دیاریکرێت بۆ منە بەلانی کەم تۆ بێەوە ئەم ماسەرپەنا بۆ 50 ساڵ دابدرێت بۆ تا ئێستا خاوەنی ئەم ماسەرپلانە نیە هەڵەبجە ئەم گرفتە تەنها لە هەڵەبجانە بۆ بەڕاستی لە شوێنەکانی فرزە بەڵام هەڵەز گرفتەکانی هەڵەبجە زۆر جیاوازن مەسەلا یەکێ لەوانە
تا ئێستا هەڵەبجە بە پێی نەخشەی عێراق تا ئێستا ڕاز نەکراوەتەوە لە محەڕەمایە پێویستە دوایشە نەکراوە بە مڵکی شارەوانی سڕنێ بۆ نەکراوە لەلایەن پێویستە بوون تاوان لایەنی پەیوەنددارەیە وەزای دارە هەیە وەزاری کشتتوکاڵ و وەزاری شارەوانی ئەمانە بێ ڕێکەوتن بکەن لەگەڵ یەکترا ئەوانە کە پێویستەکە بە پێی بەرنامە و ئەو ماسەرپلانە بخرێتە سنووری شارەوانی بۆی ئەوەی کە لە شارەوانی بەرچاوڕوون بن چۆن ئەوی شە جێبەجێەکە ئەگەر ئەمە بکرێت هەڵەبجە دەچێتە قۆناغێکی پێشکەوتوتر لەوەی کە ئێستا هەیە بەدڵنای خۆی کردنی ماسەرپلان بڕنی هەنگاوێکی گەورەیە بەرەو پێشکەوتوو ڕاستی و جێگای ئەتوانی بڵێن ئێستا هەڵەبجە قۆناغی چاق بەستوی تێپەڕاندووە لە دوای برارەکانی سەرۆکی حکوومەت جۆرێک لە کرانەوە جۆرێک لە هەماهەنگی جۆرێک لە گەرم و گوڕی لە سنوورەکە دروست بووە خۆی کە ئومێت پێیا بوو ینی کەواتە کرانەوە دروستوە لە قۆناغی چەق بەسووی چۆ لە دەرەوە بە دڵنیایی بەڵام لە سەرەتایە ئومێ دەکەین ئەم سەرەتایە بڕادنەوەستێ کێ دەبێ هاوکاری ئەم سەرەتایە بێ بۆ ئەوی بڕات پێشەمە کەسە خەڵکی هەڵەبجە ئیداری هەڵەبجە بێ خەمخۆر بن من جارێکتر نەڵێن خۆی لێ بۆچی گورە خەڵ شایەتە من وەریکە ویژدانێ بێ ئەوەی پێزانێ بێ سڵاتکن پێزانش نێبگەر نیازابێ بەرحاڵ خەڵکە زانن ئەبێ شت وەریگری نادەنێ ئەوەش نادەنێ ئەوە نییە مەسەلە خوا نەخواسە بەڵام حکومەت کەم تەرخەمە بەڵام حکومەت تەنها هەڵەبجەی نییە شوێنانی تریشیە لەبەرەوە ئەوەی کە هەر کەسە حکومەتە بۆ خۆی لە ئیدارەکەی خۆیان لەبەرەوە ئیداری هەڵەبجە حکومەتن بۆ خۆیان مەسەلاسە بۆ من ئەو پارێزگای کە حکومەت بەڵام بودجێی پێویستیان نییە با ئەو ئامادەکاری بکات بودجەکەی بۆ دیاری بکات ئەو کاتیسە من ئەمانە باسم کرد ئامادەکاریە ئەتوانین مەسەلە بۆ منە ئەو پارێزگایی کە ئیسا ئەو بنایی پارێزگای کە ئیسا هەڵەبجێت هەیە بەسپاسە بۆ حاجی عوبێد و برادر ئەو هەواڵەکانی بەڕاستی ئەو بینایە بۆ شتێ دروست کە لەسەر دەوای من یان بە پارێزگا ئەتا بۆ خەڵەتگەی پیریان دروست پێم وتن کە ئەمە لە هەڵەبجە کەس بۆ نمونە کاخدر ئەتەوێ بڵێ هەندێک لە پێشکەوتنەکانی هەڵەبجە هەندێک لە سەرێکردنی ڕێکارەکانی بە پارێزگابوونی شارەکە پەیوەندی بە هەماهەنگی نێوان دام و دەستگاکانی هەڵەبجەوە هەیە لە سنوورەکە بەدڵنایەوە بە ئەو دام و دەستگانە چالاک بن ئەوەی پیانێک ینی ڕێزم مەسەلا هەر ئەوەی بەڵەوەڵان نووسراوم کرد داوام کرد ینی نووسراوکردن و داواکردن بەشێکە لە کۆڵخۆکردنەوە بانیا بۆ حملەی عەلانی داواکردن بە دواچوونە خەم خواردن لەکوێ وەسال بۆی بزانین لەکوێیە بۆ ئەوەی کەس ئەوشی کە ئەرکەکەی خێتە سەرشانی ئەوی بزانێت چیەکە وڵاتی ئەوە بەو شێوەیە کرێ نەک بە وتن و بە لە کۆبوونەوەکەی نێوان کەسایەتەکانی هەڵەبجە و سەرۆکی حکوومەت بە ڕێزت ئامادە بوویت نەخێر ئەگەر ئامادە بیت لەوێ چی پێشنیارێکتە بوو بۆ سەرۆکی حکوومەت جارێ پێشەوە شتێکەمانە کێسە باسم کرد بە نووسراو بۆمە برد بە هەموو ئەم قسە بەدەستی دچم بە قسە لەوانێت بەڕاستی هەوڵدان بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە جەنابیان لە سەردانەکانە باسییان کرد کردنەوەی ئەو کە باسی و کرد بە سنتەرکی بازرگانی وەکو ئەمەژە پردی تەنیسێم حەمە و پردی با بڵێن مەرزی سازان کردنەوەی سنتەرێکی بازرگایی ناوشارەکە هەڵەبجە لەو چەق بۆ سوێ بەسێ بەڕاستی کەسێک بچێت هەڵەبجە ئەبێ بگەڕێتەوە یعنی کە تۆ کەواتە کرانەوە بەڕووی ڕۆژەڵات یا با بڵێن بەڕووی ئێرانە ئەمانە هەنگاوی قۆناغی باش هەڵەبجە لە ئێستا هەنگاوی ناوە کە لە چەق بەسووی دەچێت بەڵام فراوانترە بێ و ئەو چەق بەسوێڕێتەوە بۆ چ و هەلیکار بۆ گەنجان و بۆ دەچوان چی لە سەردەمی بەڕێزت چی لە سەردەمی بەرپرسانی ئێستای ئیداری شارەکە حتمما هەنگاو و هەوڵ هەبووە بۆ جوانترکردنی شاری هەڵەبجە بەشێک لەمانە نەتیجەی هەیە بەشێکی لە قۆناغی جێبەجێکردندایە بەس بۆ هەڵەبجە علی پێوەی دیار نییە بەرفراوانی سنووری جوگرافیای هەڵەبجە وای کردووە کە هەر پرۆژەی بکرێت لەو سنوورە دەرنەکەوێت بۆ خۆیە چیە بابەتەکە تاان پێوەدارمەکە ئێمە بمانە لەمانە هەڵەبجەیە دروست بکرێت لەو یۆرە ئەو کاتێک کە گەڕێنەوە بۆ هەڵەبجە دوای ڕاپەڕین بەڕاستی ئەو هەڵەبجە ئەوە خۆی بکرای بۆ مۆنەمنت باش سیاز بکرای هەڵەبجەیەک دروست کرایسە هەڵەبجەیەکی نمونەیە و شارێکی نمونەیە و ئەوەنەش زەویش بە زیادە ڕۆ بە دەرنێت لەبەروی هەڵەبجە جاریکە لە ژێر خانەکەی و هەڵوەشێدرایەوە کەلاوەکان دروست کرانەوەنی باسی ئەوشم نەکە کە من لە سەردەمە 23 دەست کەلاوەمان دروست کردەوە ئەمانە خۆڵ و خاشاکی فرەدەوە پێوەی دێن جارێکە ئاو و ئاوەڕۆ سەر لە نێ دروست کراوەتەوە تۆڕی ئاو دروست کراوەتەوە دروستکردنی خانووی شەیدانی بەرکەوتوانی کیمیاوی خاین شەیدانی سەنگەر خانووی شەیدان بۆ کە پێر نایە ناو شەیدانی پارتی بەشانەزیەوە ئەمانە هەمووی لە کاتی خۆیان دروستکردن ئەمە ئەگەر لەسەر ماسەر پلانەکان لە دەرەوەی هەڵەبجەی ئێستا دروستکردن هەرچەند دیارن ئێستا
باشتر دەرەکەوت ڕووناکترە بەڵام ئەوەش کە لە هەڵەبجە ئەوە نەکە هیچ نەکرا بێ دیار نەبێ بەڵام شتەکە بۆکو پێوەی دیارە وتم فراوانکردنێکی ناوشار بکرێ زیاتر پێوەی دیارە بێ لەبەرەوە بەڕاستی پاکردنەوەی هەڵەبجە بەقەت دروستکردنی دوو شاری مەصرفی تیاکراوە ئەو بودجێش ناڵم بە هەدەرچۆ چوو پێویست بۆ شارەکە پاکردەوە بەڵام ئەکرا لە دەروی هەڵەبجە ئەمە ژێکێکە لەوە کارەکان کە هەڵەبجە شوێنی خۆیان دروستکرایەوە. ئێستا هەڵەبجە بۆ ئەوەی کە نمونەی شارێکی نمونەی بپۆشێ سیماکەی پێویستی بە چەندێک بودجە هەیە؟ بودجە خەمڵاتی بودجە هەروە ئاسان دەتوانێت پرۆژانەکە بکەیتەوە لەو باوەڕام ناتوانم ماچینی بودجەکە دەکەم بکەم ئەگەر بە قۆناق ببڕێت پێم وایە بە سەرور لە ملیارە دۆلار دینارە بە سەرور لە ملیارە دۆلار هەڵەبجە دەرەکەی بە تەواوەتی ئەو ینی ڕەونەقێکی تری هەیە. خۆی پارێزگاکە خاوەنی هیچ داهاتێکە خۆی بەشداری بکات لەم پەرەپێدانە؟ داهات لە هەڵەبجە و داهاتی حکوومەت داهاتێکم ئەوەی هەبێ لەوانە چەند دوکانیا چەند شتێک کشت و کاڵ چەند شتێکی هەبێ ئەوەنە داهات بێ بۆ پرۆژە باقەت بەڕاستی. باشە کەرتی تایبەت ناتوانێت ئەم بارەداری هەڵەبجە ڕاستکاتەوە؟ بەشداری کەرتی تایبەت چی دەبێت لە جوانترکردنی سیمای هەڵەبجە؟ ئەوە نێ من بزانم کەرتی تایبەت ئەوەنە پێیان کرا بە خراپیان شتی باشیان کردووە بەڵام دیارە کەرتی تایبەت تایبەتمەندی خۆی هەیە مەسەلەن سەوکی و کاگاسە و شیعالی وەکو چەند کەسێک بەداخەوە داوای لێبەر نەکەم ئەگەر نایات کەسێکیان لەوێت بێ شێوە بێ دەمات شتێکیان کرد بێ تایبەتی شکان کاگاسە دیار بەڵام ئەوان تایبەتمەندی خوێن مەسەلە ڕاستەوە بەریانەکەن خەڵک خەنە خۆ ئەبێ پرۆژەکەشان ئەو بەرهەمەیە بێ بتوانن ئیدارەی پرۆژەکانی خۆیانی پێ بکەن بەڵام ئەگەر هەڵەبجە زیاتر تیمان پێ بدرێ و پرۆژێ و بەریان چێت هەڵەبجە و بەریانەکان و کاتەتوان دەوری باڵیانە بێ حکوومەت خۆی تەکلیفیان ناوکە بە ئامانگی دەکات حکوومەتە بتوانن پرۆژەی بۆ بەریانانی باشکەن لە هەڵەبجە. ئەگەر هەڵەبجە ببێتە 19مین پارێزگای عێراق کە هێشتا برارگە لە پەرلەمانی عێراق پەسەند نەکراوە دەتوانین بڵین ئیتر ئەمە شتێک نامێنێ بە ناوی پاراوێز خستنی هەڵەبجە ئەو کاتە بودجەی تایبەتی خۆی دەبێت و هەڵەبجە دەچێتە قۆناغێکی پێشکەوتوی ژیاری و شارستانی خۆی بوون بە پارێزگەمە خۆناغی باشە بەڕاستی دانی دەستکەوتێکی زۆر گەورەیە تۆکو پارێزگای نۆزەمی بناسیێنرا لە عێراقا کەوت ئەو کاتە بودجەی بە تایبەتی بۆ دانرێ ئەوکو جەنابەت ئاماژەت پێ کرد بەزەمەوە ناگەینە کە هەڵە بوو پارێزگاوێ بە بەهشت دیسان هەر ئەبێ بە دوچوون و خەمخۆری بۆ بکرێت بەڵام خۆی بوون بە پارێزگاکەی قۆناغێکی گەورەی باشە چون کاتە حکوومەتی سەرا حکوومەتێنە حکوومەتی ناوەندیش پێویستکە هەم چووک و پارێزگایە چوو و شارێکی کارە ساتبار قەرەبوش بکرێتەوە قۆناغی زیاترە چ پێش ئەوەندەی زانیاری تەبێت چی ماوە بۆ ئەوەی کە هەڵەبجە وەکو پارێزگایەکی ڕەسمی بناسرێت لە عێراقدا خۆی لە ڕاستیەوە بێ سەر کۆمار داوا بکات ئەو بچێتە دەنگدان باشە کە لە دەنگدان لەوانەیە ڕێگری سیاسی و بەربەرسی سیاسی بێ مەسەلا بڵێن فلان شارە فلان شارژێ بکرێن بە پارێزگا بەڕاستی ئینسان بە هەر لایەکەوە بیلێک چونکە ئەوەش هەیە لە ئارەیە بەڵام ئەوەی کە ئێمە با نەچینەوە بابەتەوە ئەوەی کە پێویستە بکرێ سەر کۆمار داوا بکە لە پەرلەمان بچێتە دەنگدانەکە چۆ دەنگناوە مەرسومی کۆماری پێ دەرچێ کە مەرسومی کۆماری پێ ئەو کاتە چێتە لای سەرۆکی ئەنجومەن وەزیران گشتاندن نەکرێ بۆ هەموو وەزارەتەکان کە هەڵەبجە پارێزگا نۆزەمینە ینی ئەرکەکە لە ئەبێ لە ڕاستی لەسەر کۆمارەوە دەست پێ بکات لە پەنای ئەم هەوڵە یاسایی و سیاسیە پێدوانی بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە دەبێت لە ناوخۆی هەرێمیشەوە کۆتەنگێکی باشە بێ لەسەر ئاستی حیزب و کەسایەتیەکان بۆ ئەوەی ئەم پرۆژەیە بگا بە مەجرای قانونی خۆی ئەم هەوڵە دەبینی کاکە خدرتۆ خۆی ئێمە ڕۆژانە و ئەبینی لە کەناڵەکان بەداخەوە لەوانە بەشی زۆر لە دەسۆزیش بێ هەر کەسە بۆ خۆی لە من ئەوم کرد بەڵام بەڕاستی کورد بە یەک بێگرتو شتی پێکرێ ینی ئەبێ یەکگرتوو بن پێش هەموو شتێک بە تایبەتی هەندێک شتی نیشتمانی هەیە نەتەوەی هەیە نابێ بخەنە خاڵبی مزایەدە و مزایەتەکردم من کردم ئەو کردی ئەو نانی پێویستە یەکگرتوو بن بە یەکگرتووی هەموو شتێک بەلاوە بنن لە پەرلەمانی عێراق و لە حکوومەتی فیدراڵی عێراق بۆ کورد لایەنی ناڵم دژایەتیکردن بەڵام لایەنی بەربەرەکان یان قسە لەسەر یەکتن ئەو هەڵگرن بۆ هەرێمی کوردستان ناتوان ئەوە لە ناو هەرێما و مناقەشە یان ئەو چاوەڕێت دەکرێت هەڵەبجە بەم زووە یەکلا بکرێتەوە دۆسێکی لە بەغدا ناڵێم ئەوە پێ سەر شتە یاسایەکە بێ پەرلەمان دەم دەکە و سەرکۆمار مەرسومی بۆ دەرگا بەڕاستی تا ئێستا ئەو قۆناغانە نەبڕاوەوانە خەڵک زۆر کەس ئەم بابەتانە نەزانن باش من لە کۆتایی بەرنامەکە نووسێکە مۆدەمەی دوا سەرنج دوا پەیامی خۆ دەگە شتێک ما بێت بیڵیت وڵاو باسمان کرد ئەو شتانی کە باسن جێبەجێ بکرێ ئەو پێداویستیانەکەی سەباتن بۆی دووبارەیان نەکەمەوە
و بەڕاستی پێ لە هەڵەبجە نەبڕێت وەکو لە بەرنامەتش باسم جەنابی سەرۆکی حکوومەت بۆ هەموو هەرێم بەڕاستی قۆڵی لیان ماڵیەوە بەڵام زیاتر بۆ هەڵەبجە نەک هەڵەبجە جیاوکەن لە هەرێمی کوردستان بازان لەبەر تایبەتمەندیەکەی و بەڕاستی لەبەر هەڵە شوێنێکی دیارە لە هەموو دنیا بۆ مەسلەی مەزلومەتی گەلی کورد نەک بۆی جایرە کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێز کاک خدرکەریم سەرۆکی پێشووی شارەوانی هەڵەبجە سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بیت. سپاس بۆ ئێوەشکە و دەرفەتان ڕەسان ومێ دەکەم توانی بێتم شتێک بڵێم بە دڵی بینەران و ئێوە بێت. زۆر سپاس دووبارە بەخێر بیت. زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.